گەنج بەڕێزان ئەگەر ملاحەزەکەن لە پەیامی ئیسلامە خوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم گرنگیەکی باشیان بە گەنج داوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە ئەفەرمێ ئیغتەنیم خەمسەن قبل خەمس، ئەفەرمێ هەل فرسەت لە پێنج شت بێنە بەر لە پێنج شت. یەکەمیان ئەفەرمێ شەبابەکە قبل هەڕەمیک، ئەفەرمێ هەل لە گەنجی وەرگرە. ئێستا ئێوە ئەو تەمەنەی ئێوە تەمەنی ئاڵتوونیە بەڕێزان، مێشکێکی کاراتان هەیە، حەماسێکی باشتان هەیە، کاتێکی باشتان بەدەستەوەیە و قابلیەتێکی باشتان تایە. لەبەرەوە حەیفە ئەو تاقە و قابلیەتانە بەشتی بێنرخ بە هەدەر بڕوە. ئێوە ئەتوانن ئەساسێکی باش بن بۆ بنیاتنانی ئومەتێک، ئێوە ئەتوانن ئەو کاتێک کە هەتانە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیغتەنیم، ئەفەرمێ فرسەتە یعنی هەلی لێ وەربگرە. ئێمە لە تەمەنی ئێوەیا بووین، مێشکێکی زۆر کارامان هەبوو، شتمان زۆر زوو لەبەرە کرد، زۆر شتمان پێ ئەکرا. باوەڕ بکەن ئێستا ئێمە ئەخوازین بۆ ئەو گەنجەی کە لە تەمەنی ئێوەدا بوو. ئەگەر کاتێکمان بەفیڕۆدا بێ لەوانەیە توانی بێتمان مەسەلەن مشتێک بخەینە سەر خەرمانی زانیاریەکانمان، بەڵام ئەکرا زیاترمان بکردایە. وەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەمە هەلە ئینسان چ بەینی خۆی و خوا، چ بەینی خۆی و خەڵک، چ گۆڕانکاری، ئەمانە هەلن لە گەنجیا ئینسان پێویستە فرسەتی لێ بێنێ. چونکە ئینسان کە پیر بوو دواتر کاری بۆ ناکرێ، ئینسان کە مەشغوڵ بوو دواتر کاری بۆ ناکرێ، ئینسان کە نەخۆش کەوت دواتر کاری بۆ ناکرێ. بۆیە تەمەنی ئێوە ئێستا ئەو تەمەنەیە کە بە ئاڵتوون ئەخەمڵێنرێ، بە ئاڵتوون ئەکردرێ. ئێوە ئەتوانن گۆڕانکاریەکی باش دروستکەن لە کۆمەڵگادا، بەڵام ئەبێ ئاگاتان لەوە بێ. خاڵێکی تر بەڕێزان کە هەر گرنگی ئیسلاممان بۆ دەرەخا بەو تەمەنەی ئێوە کە ئێستا هەتانە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باس لە قیامەتەکە ئەفەرمێ پەروەردگار لە قیامەتە 5 پرسیار لە بەندەکانی ئەکا بەر لەوەی کە لە سەیتەرەکەی خوا پێی هیچ بەندەیەک بترازێ. پرسیاری یەکەم کە خوا ئەیکا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لێ خوای گەورە لێی ئەپرسێ عن شەبابه فيما ئەبلاه، ئەفەرمێ تەمەنی گەنجی و باشە بۆ خوا بەتایبەت لە گەنجی ئەپرسێ، ئەی بۆ خوا محاسبەی ئینسانەکە لەسەر تەمەنی پیری ناکە. پرسیارێک نییە تایبەت بە تەمەنی پیری، خوا دەرباری هەموو عمر ئەپرسێ، بەڵام بەتایبەت دەرباری گەنجی خوا ئەپرسێ. چونکە تەمەنی گەنجی ئەو تەمەنەیە کە ئینسان توانای هەموو چاکە و هەموو خراپەیەکی هەیە. چاکەیەکی تەمەنی گەنجی بەدە چاکەی تەمەنی پیری ئەڕوا، بۆ چونکە گەنجەکە توانای خراپەی هەبووە نەیکردووە لەبەرخوا، چۆ چاکەی کردووە. پیر توانای خراپەی نەماوە ئەگەر حەزیشی لێی بێ. بۆیە خوای پەروەردگار تەرکیز ئەکاتەوە لەسەر تەمەنی گەنجی، ئەفەرمێ گەنجی و لە چیا خەرج کرد. ئەمە گرنگیدانە.